ئازیزان و خۆشەویستان لە تەوەرەی دووەمی پرۆگرامی ئەمڕۆماندا باس لە بابەتێکی گرنگەکەین، ئەویش پاراستنی بەها باڵاکانی پەروەردەیە. بێگومان پەروەردە لە هەر کۆمەڵگەیەکە یا با بڵین بە بچووکراوەی لە هەر خێزانێکە، لە هەر قوتابخانێک، لە هەر ناوەندێکی خوێندن گەورە بێ یا بچووک بێن نەبێت، دوجار تاکێکی نەقز لە پەروەردە کەم پەروەردەمان بۆ هێنێتە بەرەم کە بێگومان ئەمە لەسەر کۆمەڵگە و لەسەر داهاتووی کۆمەڵگە ڕنگدانەوەی زۆر زۆر خراپیە بێت. ئێمە تەوەرەیە بە میوانداری زۆر بەڕێز مامۆستای یونس باویانی، مامۆستای ئاینی کە ڕاستەوخۆ بەسپاسەوە لە ستودیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمانایە گەنگەشە و گفتوگۆ ئەەکەین. مامۆستا گیان یەخوا بەخێر بن. من با لەوە دەست پێ بکەم ئاینی پیرۆزی ئیسلام، ئاەتە پیرۆزەکانی قورئان، فەرمایشتە شیرین و نایابوو گەوهرەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەتا بینە خوارەوە بۆ خەلیفەکان و بۆ با بڵێن هاوڵانی پێغەمبەر لەسەر پەروەردە، لە بواری پەروەردەیە ئاینی ئیسلام چ ڕۆڵێکی پێداوە، چی لەسەر وتووە، ئایا پەروەردە مەقامێکی گرنگ و بەرزی هەیە لە ئاینی پیرۆزی ئیسلام؟ جا ئەم پەروەردەیە بۆ زات بێ، واتە بۆ خودی کەسەکە بێ، یان بۆ خۆی و بۆ چواردەورەکەی بێ، لەگەڵ دایک و باوک، لەگەڵ کۆمەڵگە، لەگەڵ نەخۆش گەورە بچووک؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن والاه. سرتا سپاس بۆ بەڕێستان ڕێز و حرمەتمان هەیە و سپاس و سڵاو و ڕێزمان هەیە بۆ بینەرانی ئازیز. هەڵبەت بابەتی بەها باڵاکان لە کۆمەڵگەی ئیسلامیە لە ڕوانگەی ئاینی ئیسلامە بێگومان ئەگەر سەیری قورئان و سونەتی پێغەمبەری خوا بکەین صلی الله علیه وسلم، پانتایەکی هێجگار زۆری داگیر کردووە، جەختی لێ کراوەتەوە. سەرەتا بێ بزانین بەها باڵاکان یعنی بەچی دەگوترێتن، چییە بەها باڵاکان چییە؟ ڕەنگە باڵاکان لە کۆمەلگایەک بۆ کۆمەلگایەکی تر جیاواز بێ فەرقی هەیە، بەڵام ئەگەر سەیر دەکەین پێغەمبەری ئازیزمان صلی الله علیه وسلم پێمان ئەڵێ بەها باڵەکان بە درێژایی مێژوو لەگەڵ مرۆڤایەتی هاتوون و گەورە بوون و جەختی لێکراوەتەوە و ئیسلام هەر بەهاڵێکی باڵای جوانی نێو کۆمەلگا هەبێ، ئەگەر با بڵێن ئیسلامیش وەکو ئەو قۆناخەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خاوەنی نەبێ، نەک دژایەتی نەکردووە و لە دژیان نەوەستاوەتەوە، بەڵکو پەرەی پێداوە و جەختی لێکردوتەوە، داکۆچی لێکردووە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ ئینەما بوعثت لئوتمم مەکارم الأخلاق. ئەماژە بەوە ئەکە بۆچی ڕەوانەکراوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم؟ بۆی خوڕەوشتە جوانەکەن، ئەو باڵا جوانانەی کە لە مێژووە لە ڕابردووە هەبووە لە ئادەمەوە تا ئەگا بە ئەوە پێغەمبەری خوا کامڵیان کە تەواویان کە، واتە ڕۆڵی تەواوکاری ئەبینێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوەی کە هەیە، واتە لە ئەساسێک کە مرۆڤایەتی خاوەنیەتی ئاینەکان و قۆناغی ئاینی ئیسلام، چونکە ئاین با بڵێن لە سەرەتاوە تا کۆتایی هەموو ئاینی ئیسلامە، بەڵام بە پێی قۆناغەکان گۆڕانی بەسەر هاتووە، ناوی جیاوازی وەرگرتووە. هەڵبەت ئیسلام خاوەندارەتی هەموو بێگومان بەهایەکی باڵا ئەکات و ڕۆڵی تەواوکاریشی بۆ ئەبینێ. اینجا ئەگەر دەقەکانی قورئان و سونەت بخوێنینەوە هێجگار زۆرن کە پێمان ئەڵێ بەهای باڵا چییە؟ هەموو خوڕەوشتێکی بەرز، هەموو خوڕەوشتێکی جوان لە ئیسلامدا پێدەگوتێ بەهای باڵا، ڕازگۆیی، ئەمینی و دەستپاکی، خاوەن بەڵێنی و خاوەن وعد و پەیمان، ڕێز و حرمەت و شکۆ، پاراستنی خێزان، گەورە و بچووکی، شەرم و شکۆ، تا کۆتایی هەر شتێکەوە با بڵێن گیانی هاوکاری و هەماهەنگی یەکتر قبوڵکردن و گیانی دەستگرۆیی یەکترکردن بەهانای مەزلومەوە چوون، ئەوانە ئەوە بەهای باڵان لە نێو کۆمەلگایە. ئیسلام بێگومان چ وەک تاک چ وەک خێزان، واتە پەروەردەکردنی تاک لەسەر ئەو بەها باڵانە و خێزان لە دوای کۆمەلگات لە دواتریشە بێگومان کاری لەسەر کردووە. لە سیرەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەر لە سەرەتاوە وەکو قودوەیە کە دەرئەکەوێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، تەنانەت لە نێو ناحەزانیشی ئەوانەی کە باوەڕیشان پێی نییە صفاتی بەها باڵا بەرزەکان لە پێغەمبەری خوا دەدرەوشێنەوە، بە صادق الئەمین ناو ئەبرێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، کەسێکی ڕازگۆ، دەستپاک، داوێن پاک، ئەمین، کەواتە
و ئەرکی هەر پەروەردەکارێکیشە لە نێو کۆمەلگا چ باوک بێ با بڵێنان خێزان بێ دواتر با بڵێن لایەنێ ناوەندەکانی پەروەردە و خوێندن بێ ئەبێ ڕۆڵی پەروەردەکردنی ڕۆڵەکانی منداڵەکانی بگێڕێ لەسەر ئەو ئەساسی ئەو باڵا جوانانەی کە لە نێو کۆمەلگا هەن هەڵبەت بەهاکانیش هەم سەرچاوەیان جیاوازە ینی ئەوەی بێگومان بەشێکیان ئاینە بەهای باڵای ئاینی کە ئاین جەختی لێ کردوتەوە هەندێکیان مادین و هەندێکیان کولتوری قەومی نەتەوەین تا دوای تەنانەت ئابووری سیاسیشی هەیە هەر یەکێ ڕۆڵی خۆی بینێ بەڵام ئەوەی ئێمە بەلامانەوە گرینگە ئیسلام ئاین کە زۆر جەخت لە بابەتی بەها باڵەکان و پاراستنی بەها باڵەکان و برەودان بە بەها باڵەکان ئەکا لە نێو کۆمەلگایە بۆیە بەڕاستی لەگەر لاوازبوونی بەها باڵەکان گرفت و جۆرێک لە داڕمان لە نێو کۆمەلگا یان خێزان کێشە خێزانیەکان کێشە کۆمەڵایەتەکان سەر هەڵەدەن ئەگەر بگەڕێنەوە کەمێ بۆ مێژوو ئەو کاتێکەوە کۆمەلگای کوردیمان زیاتر دەستی بە بەها باڵەکانی ئاینەکەی خۆی واگرت و وازعی دینی لە نێو کۆمەلگا زۆر بەهێز بوو هەڵبەت کۆمەلگای کوردی کێشە و گرفتی خێزانی و کۆمەڵایەتی ئەوانەی زۆر زۆر کەم بوو و گیانی هاوکاری خۆشەویستی و مەحەبەت ئەمن و ئارامی ئاسایش لە نێو کۆمەلگا زۆر زۆر زیاتر بوو بەڵام کە ئەبینین کۆمەلگا ڕۆژ بە ڕۆژ کە اینجا بە هەوڵی نەزانان بێ یان خەڵکێکی بەڕاستی بە زانایی بێ چونکە ئێمە هەست ئەەکەین لە نێو کۆمەلگای ئێمە بەداخەوە هەندێک ڕەوت هەندێک خەڵک هەیە چونکە ڕقی لە ئاینە حەز بە ئاین ناکە بەداخەوە بنکۆڵی بەها باڵەکانی نێو کۆمەلگا شکاتر کە لە دەرەنجامە هەمومان تێدا زەرمەند ئەبین ڕۆژ ئاوا کۆمەلگا ڕۆژ ئاواییەکان کاتی خۆی لە دوای شۆڕشی فەڕەنسا کە دژی کلێسا وەستاونەوە دژی پیاوانی ئاینی خۆیان وەستاونەوە کە دژمنایەتی هەموو بەهای باڵایەکی ئاینی خۆیان کرد اینجا بەو هەموو نەقسانی کە هەشی بوو دواتر زانیان بەڕاستی زەرەریان کرد کۆمەلگا بارەوە ئاقارێکی خراپ ڕۆژ دەرهاویشەی هێجگار خراپی خێزانی ئەخلاقی وە چی و چی لێکەوتەوە ئێستا بە درەنگەوە وە خۆیان کەوتون ئەیانەوێ جارێکی تر بگەڕێنەوە بۆ بەها باڵانە بەداخەوە ئەڵێم ئێمە وەکو کورد خاوەنی کولتورێکی دەوڵەمەند بەهای بەرزی کۆمەڵایەتی هێجگار مەزر ئاینی مەزن بووین بەڵام بەداخەوە دژمنایەتی ئەکرێتن لە جیاتی ئەوەی بۆ نمونە ئەوانەی ئەو ناوەند و ئەو لایەنانەی کە ئەبنە فاکتەری بەهێزبوونی ئەو بەها باڵانە لە نێو کۆمەلگا چەند لایەنێکی یەک لەوانە مزگەوتەکانن واتە مامۆسایانی ئاینی داعی و بانگوازەکان ئەوانەی کە خەڵک بانگەوازەکەن بۆ بەهای بەرز سید کە ئەوانەی لە دەوری مزگەوتەکانن ئەوانەی لە ژێر کاریگەری مامۆسایانی ئاینی و بانگخوازەکانن چ کەسایەتێکن فەرقی هەیە چەندە جیاوازە لەگەڵ کەسێک کە دوورە لە ئاین یان لە پەروەردەی ئاینی و ناوەندەکانی خوێندن بەداخەواڵێن ئێمە ئەبینین ڕۆژ بە ڕۆژ وانەی ئاینی وازعی دینی پەروەردەی ئیسلامی لە نێو با بڵێن بابەتە زانستی و پەروەردەیەکان زۆر زۆر کەم کراوەتەوە ئەگەر بڵێن خەریکە هەر ناوی نایێنێ شتێک نەماوە بە ناوی پەروەردەی ئاینی دروست ئەوەش بێگومان لە دوایە بە زەرر ئەشکێتەوە ئەگەر تەماشە بکەین وەکو گوتمان کۆمەلگا ڕۆژ ئاواییەکان ڕۆژ بە ڕۆژ گرفتی زۆریان بۆ دروستە بێ گرفتی ئەخلاقی ئەمنی ئارامی تەنە ئاسایشی دەرونی سێ زلهێزی جیهانی ئێستا لە پێشەوەی هەر پێشەوە کە دووچاری با بڵێن لە دەستدانی ئەمن و ئارامی و ئاسایشی ڕۆحی و گیانی خۆیان بوونە دووچاری دەردی خەمۆکی بوونە ئەوانیشان سین ئەمریکا هند ئەوانە وەکو ئامارە جیهانیەکان پێمان ئەڵێن خەڵکەکەیان لە هەموو خەڵکی جیهان زیاتر دووچاری دەردی نەخۆشی خەمۆکی ئەبێتن بێگومان خەمۆکی دەرەنجامێکە کە ئینسان دوور ئەکەوێتەوە لە با بڵێن بابەتە کۆمەڵایەتەکان لە پەیوەندی ڕۆحی ئیمانی پەیوەندی کۆمەڵایەتەکان لە نێو تاکەکانە ئەوە دەرەنجامێکە کە ئەوەی لێ دروستە بێ نەپاراستنی ئەم بەها باڵایانە لە کۆمەلگادا کۆمەلگا بەرەو چه ئاقارێک دەبات واتە گرنگی نەدان بە بەها باڵاکان چ لایەن تاکانی کۆمەلگا چ لایەن خێزان و دواتر حتمما دەسەڵاتیش بە شاز لە شازەکان ئەرکێتی کە ئەم بەها باڵا جوانانە کە بەشێکیان پێوەستن بە پاراستن لە ئاینی پیرۆزی ئیسلامدا بەشێکیان بەهای باڵای نێو کۆمەلگای کوردی خۆمانن ئەگەر ئەمانە وەلا بنێت و پشتگوێ بخرێن کۆمەلگاکەمان بەرەو چه ئاقارێک دەڕات
هەڵبەت پێشتر ئاماژەیەکم کرد کەوا ئەوروپا بەو قۆناغە ڕۆیشتووە ئەمریکا و ئەوروپا بەو قۆناغە ڕۆیشتووە کەوا دەستبەرداری بەها باڵەکانی خۆیان بوون لە دەرەنجامی ئەوە دووچاری چەندین دەرد و گرفتی زۆر بوون کە ئێستا بۆیان چارەسەر ناکرێتن. ئێستا یەکێک لە براکانمان لە ئەوروپا ئەڵێ وەڵڵاهی لە ژیاندا جگەرەیەکم نەخواردووە، بەڵام سێم بەخوا ئێستا ئەتوانم زۆر بە ئاسایی بۆنی مادە هۆشبەرەکان بناسمەوە. بۆچی؟ چونکە ئەوەندە زۆر بووە لە هەموو شوێنەکان، تەنانە لە شوێنە گشتەکانش وجودیە لە نێو هەموو خێزانێ لە هەموو زۆربەی تاکان دووچاری بوونە. ئێمە لە کۆمەڵگەی کوردی ئەگەر بگەڕێنەوە بۆ ڕابردوو باوەڕ بکەن تەنانە ناوەکەیشی نەک شێوە و شکلەکەی و بەکارهێنانی مادە هۆشبەرەکان لە کۆمەڵگای ئێمە بوونی نەبوو. خەڵک هەنەی ئەناسی ئاشنایی نەبوو، بەڵام ئێستا بەداخەواڵن جارجار دەبینن دەڵێن بەتەن ئەوانە دەستگیر ئەکرێن و مامەڵەی بازرگانی پێوە ئەکرێت بەداخەوە. یان لە بواری خێزانیەوە کۆمەڵگەی کوردی خێزانێکی هێجگار پتەوی هەبوو و شکۆی خێزان چەندە پارێزرا و بنهێنیەکانی پارێز تایبەتمەندیەکانی نێو خێزان. ئێستا بینی لە سۆشیال میدیا ڕۆژانە بەڕاستی دیمەن و وێنەی وا ئەبینین کەوا هەمومان نیگەران ئەکا. کەسێک ئێستا گەیشتە ئاسێک لەو ڕۆژانە بینیمان دوو کەسایەتی کە کەناڵە بەناوبانگەکانی کوردستان دێن پێشبڕکێەکەن لەوەی کەەوە مقابلە بکەن گوایە لەسەر ئافرەتێک ئەو ئەڵێ خێزانیم نهێشە تەلاقم لەداوە کە چی فرۆشراوەتەوە بە کەسێکی ترە بەداقەوە. ئەو زەقکردنەوەی ئەو جۆرە نمونانە لە نێو کۆمەلگایە کە ئێمە کۆمەلگایەکی تا ئێستاشی لەگەڵدا بێ خاوەن کولتورێکی خاوەن باڵای بەرزین بەڕاستی لە نێو کۆمەلگایە، بەڵام ئەو جۆرە بابەتانەکەوە فۆکەسی ئەخرێتە سەر لە ئیعلامە بەڕاستی حەزەر ناکرێ، زۆر گەورە ئەکرێ و بێگومان ئەوە کاریگەری سەربی و نەرێنی لەسەر ئەخلاق و خوڕەوشت و بەهای باڵی نێو کۆمەلگات دروستەکاتن. قورئان دژی ئەو بابەتەیەکە ئەو جۆرە بابەتانە وەکو دەڵێ گەورە بکرێن یان ئیعلام بکرێن. إن الله لا يحب الجهر بالسوء قورئانە فەرمێ خوا حەز بە بڵاوکردنەوە و ئاشکراکردنی گوناه ناکات. یعنی بێگومان مرۆڤ كل بني آدم خطأ، هەمومان هەڵاکەین لە کۆتاییە مرۆڤین، بەڵام ناکرێ تاوان و گوناهەکان و هەڵەکانی مرۆڤەکان زەق بکرێنەوە و ئیعلام و سۆشیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان بێن ئەو بابەتە بکەن بە پرسی ڕۆژانە ئێمە بینین دیاردەی خۆکوشتن زەق ئەکرێتەوە لە نێو کۆمەلگای ئێمە، دیاردەی خیانەتی زەوجی، بابەتە خێزانیەکان، کێشەی خێزانی، ئەو بابەتانە زۆر زەق ئەکرێنەوە. ئەوانە بێگومان دەبێ وەکو دەڵێ سنوورێکی بۆ دابدرێ ئەجینا لە دەرەنجامی ئەوە خەڵکێک تاکێک پەروەردە ئەبێ بەبێ دەستی ئێمە لەسەر ئەو جۆرە ڕەفتارە یعنی دژە باوانە ئەو دژە ئاین و دژە کولتورانەی کە لە نێو کۆمەلگا هەنە کە زەرور وایە بەڕاستی ئەوانەی وەکو وەزارەتی ڕۆشنبیری لایەنی پەیوەندیدار سونورێ بۆ بدابنێت، چونکە ڕۆژ بە ئێمە لە مانگی ڕەمەزان بووین بۆ نمونە دێن ڕووداوێک ڕوو ئەداتن، ئەو ڕووداوە لە باتی بچوو بکرێتەوە دێ زۆر گەورە و زەق ئەکرێت، تەنانەت جاری وەیە بە مەبەست بێ یان بێ مەبەست بێن دێن ئاین تاوانبار دەکەن، خێزان تاوانبار دەکەن، ڕەنگە ئەگەر لێکۆڵینەوەیەکی دروست بکرێتن هۆکار و فاکتەری تر لە پشتی ئەو بابەتێک کە ڕوودا و تاوانێکی ئاوا ڕوویداوە. ئەو ڕوودا و تاوانە دەبێ ئینسان بە شێوازێکی زانستی لایەنەکانی پەیوەندیدار بە شێوەیەکی زانستی بێن معالەجە و چارەسەری بکرێ، نەک ئەو بابەتە ئەوەندە زە بکرێتە بابەتێکی ئیعلامی و ڕێکلامێکیشی بۆ بکرێت بەداخەواڵم. زۆر باشە مامۆستای بەڕێز، سەبارەت بە بەها باڵاکان و بەتایبەت لە بواری پەروەردەیە ئێمە چەند سێکتەرێکمانەیە توانین بڵین لی بەرپرسن، ینی لەسەر و هەمیانەوە دەسەڵاتی سیاسی و کارجێڕی لەو وڵاتی کە هەیە، دواتر ناوەندەکانی خوێندن، زانکۆکان، پەیمانگەکان، قوتابخانەکان، مامۆسایانی بەڕێزی وەکو ئێوە، مامۆسایانی میحراب، ئەو مزگەوتانەی کە تاریهێنیان تیا ئەدرێ، کۆمەڵگە و خێزان بە تایبەتی ئەکرێ بڵین هەر یەکێک لەمانە ڕۆڵی خۆیان بینیوە لە پاراستنی بەها باڵاکانە یان نەخێر هەندێکیان بە ئاڕاستی پێچەوانەی شەپۆلەوە مەلە ئەکەن لەم بوارە و هەندێکی کەمیان ئەوەی کە هەیە ئێستا لە کۆمەڵگە تەنها هەندێکی کەم لەم یەکە کارگێڕیانی کە باسم کردن خەمی بەها باڵاکانی پەروەردەیانە. بێگومان ئەوانەی کە جەنابەت ئاماژەت پێکرد ئەوانە هەمویان ڕۆڵیان هەیە لە بابەتی پاراستنی و پەرەپێدان بە بەها باڵەکان لە نێو کۆمەلگایە. پێشی هەر هەمویان بابڵێن دایک و باوک و خێزان کە ڕۆڵی سەرەکی و بنەڕەتیە بینن لە پەروەردەکردنی منداڵە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرمایشێک کە پێمان ئەڵێ كلكم راع وكلكم
مسؤول عن رعيته هەمووتان بەرپرسن و هەمووتان بەرپرسن لە بەو بەرپرسیارەتێکە لە ئاسۆتاندا هەیە پێشی هەمووشان کە ئاماژە بە ژن و مێرد ئەکا کە پەروەردەکار و مەسئولی پەروەردەکردنی منداڵەکانیان ئەها لە مێژووی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چەند ئاماژە بەوە داوە بۆ نمونەیەک ئەبینێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کەسێک بانگی منداڵەکەی ئەکاتن دەستێکی قوچاندۆتەوە کە ئەچێت بۆ لای ئاچێتە بۆ لای ئەفەرمێت چت لە دەست هەبوو دەڵێ بڵێ فلان شتم لە ناو دەستە دەڵێ ئەگەر نا ئەوە بە درۆیەکت بۆ ئەنووسێتن واتە سەرەتا دەبێم دایک باوک منداڵی خۆی لەسەر ڕازگۆیی پەروەردەکە نەک لەسەر درۆ وەکو شتێکی بچووک دواتر با بڵێن ئەوە مزگەوتە لە دوای با بڵێن ناوەندەکانی خوێندنە هەمویان بەرپرسن بەڵام گوتمان بەداخەواڵم بەشێک لەوانە ڕۆڵەکان کەم کراوەتەوە ئێستا مزگەوتەکان تەنها ڕۆڵی با بڵێن تەنها ئەو ئەرکان یان ئەو دەرفەتیان پێ ئەدرێ کە وتار بێژن تەنها وتاربێژ وتار بخوێنێتەوە ڕەنگەکردنەوەی خولێکی پەروەردەیی ئیمانی ڕۆحی کەمتر دەرفەت بدرێ یان کە ئەو دەرفەتە کەمتر بڕخسێندرێ اینجا جاری وەیە ڕەنگە هەر دایک و باوکەکان مەسئول بن ئەوەندەی کەوا تاکی کورد بەداخە لە کۆمەلگای خۆمان لە ڕۆژگاری ئێستا ئەوەندەی هەڵپەی ئەوەیتی منداڵەکەی فێری زمانی ئینگلیزی بێ زمانی بیانی بێ باوەڕکەوەندە هەڵپەی ئەوەی نێکەوە فێری بەهایەکی بەرز بێ خۆڕەوشتێکی بەرز بێ پەروەردەیەکی ئاینی بێ تەنانە زمانی نەتەوەی و نیشتیمانی کوردی خۆشی بێتن ئەوەندەی کەەوە منداڵەکانی خوان بەرەو ئەو شوێنانە ئەبن کەەوە زمانی بیانی لێوە فێر بن کە پێی وایە مستەقبەل و ئایندەی بەوە ئەگەشێتەوە ئەوەندە بە گرنگی بە مستەقبەلی ئاینی و قیامەتی منداڵەکەی خۆی ناداتن بۆیە لە دەرەنجامە ڕەنگە منداڵێکی بۆ دەربچێ خاوەنی با بڵێن زمانێکی پاراو بێ لە زمانە بیانیەکان بەڵام بەڕاستی خاڵیە لە عەقیدە لە بەهای باڵای نێوکۆمەلگا تەنانەت کەسێکی نامۆ دەرەچێت بە کولتور و فەرهەنگی نەتەوەی خۆی و بە زمانی خۆی ئێستا ئێمە بەداخەوە زۆر جاران لە نێو خێزانەکان لە نێو تاکەکانی کۆمەلگا ئەبینین جیلێک هاتۆتە با بڵێن بەرهەم تەنانەت لە دەسەواژە لە ئاشنایی بە کولتور و فەرهەنگی کوردەواری ڕەسەنی خۆمان زۆر کەسێکی نامۆیە دواتر با بڵێن ناوەندی خوێندن تەنها ناوەندەکان بە شێوازێک با بڵێن قوتابخانە بەرپرس نییە بەڵکو ئەو منهەج و پرۆگرامەی کەوا لە قوتابخانە دانرێت ئەبێ بایەخی بەوەش بدرێتن چونکە مامۆستا لە کۆتاییە تەنها ئەتوانێت ئەوەی کە وەکو مادەیەکی با بڵێن دەرسووانە بۆی دانراوە بڵێتەوە ئەگەر مادە و وانەیەکی تایبەتی نەبێ کە بایەخ بەوە بدە کە گرنگی بەوە بدە کە منداڵی لەسەر پەروەردە بێ هەڵبەت مامۆستا ڕەنگە دوایە بۆی نەکرێ بۆی نەڕەخسێ ڕەنگە بە پێچەوانە و دەرچوون لە یاسا و ڕێساکانی بۆ لە قەڵم بدە ئەگەر بابەتی تر ئاوا باز بکاتن بۆیە گرنگە هەتا لە منهەج و پرۆگرامی خوێندنیشە وانەیەکی تایبەت هەبێ بۆ وارانە کە گرنگیدانە بە بەها باڵاکانی نێو کۆمەلگا اینجا بەهای باڵای ئاینی بێ نەتەوەی بێ کۆمەڵایەتی بێ هەرچێکە بێکە بێگومان لە کۆتاییە بە قازانجی کۆمەلگا و خێزان و تاکی کوردی ئەشکێتەوە مامۆستا دایک و باو خێزان ڕۆڵی دەبێت لە پاراستنی بەها باڵاکان لە نێو ماڵەکەی خۆیدا هەل لە شاشەی تەلەڤیزیۆنەکەی و بیگرێت تاوەکو ئەو ئامۆژگاریە جوانانی کە پێشکەش بە منداڵەکانی و بە گەنجێکی دەکا کە لە نێو ماڵەکەیدا هەبێت هەڵبەت یەکەمین قودووە و پێشەنگی منداڵ دایک و باوکێتی ئەگەر دایک و باوک وەکو پێویست مامۆستایەکی ڕەسەن نەبن و خۆی پارێزگاری لە بەها باڵەکان نەکا و بەکردداری ئەو ئەخلاق و ڕەوشتە جوانەی کەوا اینجا وەکو گوتمان ئاینی بێ یان نەتەوەی بێ بە عەمەلی نیشانی منداڵەکەی خۆی نەدا هەڵبەت منداڵ لەکوێ فێری ببێتن و ئەگەر ببینێ دایک و باوکێک بەکەم ئەرزشەوە بەکەمەوە سەیری کولتوری خۆیەکە ئاینی خۆیەکە و ئەخلاقی جوان ئەکە هەڵبەت منداڵەکەش بێگومان لە دەرەنجامە بە سەلبی بەسەری ئەشکێتەوە و ئەوە بەهێمنی لە نەویە گەورە ئەبێت باش مامۆستای بەڕێز کەواتە ئێمە یعنی ئەگەر تەوەرەکە کۆ بکەینەوە قسەکانی جەنابەت کورت بکەینەوە لە تەنها یەک خولەکونیوەکە ئێمە چی بکەین بۆ ئەوەی کە ئەوەی لە دەستمان چووە بیگەڕێنینەوە و زیاتر لە دەست نەدەین لە بواری بەها باڵاکانە بەڕاستی وەڵاهی ئەرکی یەکەممان هەمومان ئەوەی کەوە بەرپرسیارەتێکی هەیە اینجا لە خێزانەوە دەست پێ بکە ئەبێ مراجعەیەک چاو بە خۆداخشانەوێ بکەین لە چۆنیەتی پەروەردەکردن و مامەڵەکردن لەگە منداڵەکانمان و هەستکردن بە بەرپرسیارەتی
بەرپرسیارەتی دنیا و قیامەتی منداڵەکانی خۆمان و بە هەمان شێوە ڕۆڵدان بە مزگەوتەکان ئەو مامۆسایانەی کەوا ئەتوانن ڕۆڵێکی بەرچاویان هەبێت لە پەروەردەکردنی تاکی کۆمەلگا و منداڵەکانی مسلمانان و ئاراسەکردنێکی دروست و ڕۆڵی زیاتریان پێ بدێت دەستیان کراوەتر بکرێ و ناوەندەکانی خوێندن هەم لە ڕووی وەکو گوتمان پرۆگرامی خوێندن و وانەی تایبەت بەو بوارە و دەستی مامۆساکان کراوە بکرێ و منهەجی دیاریکراویشان بۆ دابدرێتن و ئیعلام بەڕاستی ڕاگەیاندن بە سۆشیال میدیا هەموو ئەوە جۆرێک لە سانسۆری هەبێتن یعنی مەبەستمە لە سانسۆر ئەوە نییە کەەوە دەستیان بگرێ کەەوە ئازادیان لێ بسەندرێتەوە نا بەو مەنایەنە بەڵام ئەو شتێک کە زیان بە کولتورمان نەگەێنێ بە ئاینمان نەگەێنێ بە بەهای ئەخلاقی نێو کۆمەلگامان نەگەێنێ ئەو شتانە بێگومان جۆرێکی سانسۆرێکی مراقبەیەکی هەبێتن سنوورێکی بۆ دابدرێتن چونکە لە دەرەنجامە بەڕاستی کۆمەلگای کوردی ئێستا منداڵ تەنها گوێ لە دایک و باوکی ناگرێ ڕەنگە ئەوەندەی سۆشیال میدیا بەکاردێنێت کە بەداخەوە ئەوەشیان دەبێت سنوورێک لە ماڵەوە بۆ منداڵدا بدرێن یان جۆرێک لە وەعی هۆشیاری دروست بکرێت بۆ تاکی خێزان و منداڵ کەوا چۆن بەکاری ئەهێنێ بە شێوازێکی دروست بەکارهێنێ بۆ کاری پێویستی بەکاربهێنێ بە شێوازێکی کراوە ئێستا ئەوەندەی کەوا دایک و باوک بەداخەوە هەم منداڵی خۆی سپاردووە بە سۆشیال میدیا و با بڵێن بە کەناڵەکان و لێرەوە مامۆسای تر ئەبێ بە مامۆسای منداڵەکانی ئەو لە جاتی ئەوەی کە خۆی بەرپرسیارەتی و هەڵبسێتر ڕاست دەست خۆش بێ مامۆستاجان زۆر سپاس دەکەین مامۆستا منت زۆر سپاس کە ئەم دەفەتت بێمە بەخشی بە گەورە پاداشت باتەوە سپاس کە لەم بەرنامە و لەم تۆرەی لەگەڵمان نابووی دەست خۆش بێ دووبارە مامۆستاجان